لا هەرکوێکن سڵاوی ئێمەتان لێبوو ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر ئازیز خاتو ژیا کەمال کابەڕێزیان خاوەنی براندی بۆنی ژیان ئەمڕۆ لای ئێمە میوانم قسە و باسەکەین لەسەر کارەکانی خاتو ژیا بەخێربێ. سپاس بۆ ئەم دەرفەتە میوانداریتان دەستخۆشیتان لێ یەکەم سپاس بۆ تۆش بە خێراتی سەرچاوان. خاتو ژیا پێم خۆشە سەردای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم مێژووی کارکردنی تۆ بیرۆکی کارکردنی تۆ بۆکەی ئەگەڕێتەوە چۆن بۆ ئەم بیرۆکەیە لای تۆ گەڵاڵە بوو بۆن هەڵبژێری بۆ نمونە چۆن بوو بۆنت هەڵبژارد جوانکاری ئافرەتان و ئەوانە زیاتر پەیوەندی بە خۆمانەوە چۆن بۆ ئەو بابەتانت هەڵ نەبژار زیاتر تیشکت خسۆتە سەر بۆن. بەڵێ بێگومان من ماوەیەکی زۆرە لە وڵاتی ئەڵمانیا ئەژیم. بەڵێ ئەوە بۆ 10 ساڵ ئەچێت لە بواری پارفیوما و کۆسمەتیکە زیاتر بڵین بەس لە پارفیوم زیاتر خۆمە بینمەوە من ئیشەکەم لەگەڵ کۆمپانیایەکی ئەڵمانیا لە ئەڵمانیا. بەڵێ من ئەم ئیشە لە مندووبیەوە دەستم پێ کردووە یعنی زۆر باشە ئەچووم ئەگەڕام ڕێکلامم بۆ ئەم کۆمپانیای ئەکرد و عەترەکانم ئەفرۆشت و مشتریم بۆ ئەو کۆمپانیای ئەدۆزیەوە بۆ جۆرە دەستم کردووە بۆ ئیشە. ئیتر لەبەرەوەی کە ماوەیەکی زۆر لە ناو ئیشەکەی بووم و ئەو کەسانی کە لە کۆمپانیەکە لەگەڵ مابووم پێیان خۆش بوو کە ئیشەکە گەورەتر بکەین و باشتر بێت پێیان وتم هەر خۆیان ینی ئاماژەی ئەوان پێیان کە بتوانم لەگەڵ یانە بخوێنم هەتا بتوانم کە بە شێوەیەکی ئەکادیمی ئەو ئیشیان لەگەڵا تەواو بکەم. زۆر باشە. ئیتر بیرم لێ کردەوە کە منیش وەکو کچە کوردێک کە بتوانم ئەمە دروست بکەمیان ئەو بەهرێم هەبێ بۆچی نتوانم جێدەستی خۆم دەربخەم و بۆنێک بەنای کچێکی کوردەوە دروست بکەم بۆی پێم خۆش بوو. زۆر باشە. بزانم کێ پشگیرت بوو لەم ئیشەیە؟ پێشەکی من سوپاسی خوای گەوراکەم کە زۆر جار ئیشەکانمی بۆ ئاسان کردوم بەڵام بەڕاستی زۆربەی کارەکان بخۆم بە تەنیا بوو زۆریش ماندوو بووم پێوەی و زیاتریش ئەوە ماندووی کردم کە تۆ لە وڵاتێکی ترەوە ئەو ئیشە دەێنیتەوە بۆ ئێرە ینی زۆر مادووی کردم زۆر کاری ئێوە زۆر ئیشی ئێوە بەزی تر سپاس بۆخوا کە هاتمە ئێرە با یارمەتی چەند هاوڕێک و چەند کەسانێکی تر توانیم لێرەش هەتا ڕادێکی باش بیناسێنم. زۆر باشە. باسی مندووبیت کرد خاتو ژیا لێرەش ماوەیەکی زۆرە ئەم کارە لای ئێمە بۆ بە کارێکی ینی زۆربەی گەنجانمان کاری مندووبی ئەەکەن بزانم لەوێش بە هەمان شێوەی ئێرە ئەو کارە کورسێکی زۆری هەیە کاتێکی زۆر لە کارای موچەیەکی کەمە بە هەمان شێوەی ئێرەیە ئەو کاری مندووبیش لە دەرەوە. بەڵێ ئەو بە موچەیەکی کەمە ینی قازانجێکی زۆر کەمە بەڵام من وەگوتم ئیشەکەم زۆر خۆشەویست ئیتر خۆمم تیا بینیەوە ڕۆشتم بۆی هەتاکو گەشتمە ئەو ڕادەی ئێستا خۆم تەخاوەنی براندە. ئەو شوێنانە کوێ بوون کە تۆ مەسەلەن لای خۆمان زیاتر ئەو کۆمپانیاکانە یا خۆت ماڵەکانە ئەو کەسانی کاری مندووبیەکەن بە هەمان شێوە لە ئەوروپا شەر بە هەمان شێوە بەونم ماڵەکان بەسەر ئەکەنەوە یاخۆ شوێنی تایبەت هەیە ئێوە بۆی ئەبەن؟ نا بۆ نمونە تۆ ئەچیت ینی لە وەبسایت پیشە تۆ لە وەبسایتەکان توانی ڕێکلام بکەی بڵاوێکی تۆ شەرت نییە بە هەر بۆ ئەو وڵاتە بیان لەو شوێنە بێکە تۆی لی ئەتوانی لە وڵاتەکانی تریشە ینی ڕێکلام بکەیت و دایبنیت و مشتری خۆت پیا بکەیت. بەڵام من زۆر جار لە ماڵەکەی خۆشمە چەندین هاوڕێ و کەسم ینی لە ڕێگەی ئەکاونتەکانمەوە کۆ کردوتەوانێ وەکو ئاهەنگێکی بچووک دروستم کرد و پێم ناسانون بەو جۆرە ساغم کردوتەوانێ ینی ماڵەکە فرۆشتومە ناساندومە. ئیتر لە دەرەوە ئەتوانی کە تۆچی تەناو کۆمەڵی خەڵکەوە بۆکسێکی وات پێێتە سەرەکانی تایە لەگەڵ چەند بروشورێکە ینی پێیان ئەڵێ کە گوای ئەمە ئەو جۆرە بۆنەیە بۆ جۆرەیە ئیترەکێتە سەر چۆنیتی ئەو ڕێکلامێک کە ئەو کەسە ئەیکات چۆن ئەتوانی مشترێکی باش بۆ خۆت ڕاکێشی چۆن ئەتوانی ئەو بۆنە ساخ بکەیتەوە چۆن ئەتوانی وا لە خۆڵکی کە تۆ بۆ بۆنەوە بناسرێ چۆن قەنەعەت بە خەڵک بکەیت چۆن ئەوەیە. بەڵێ کارێکی زۆر کورسە ئەوەستەکەم ژیاخان دای ماڵن ئەبێ هەلای خۆمانەڵێن کەسێک بۆ مندووبی باشە کە تۆزە لەبز و کەلامیشی تۆزە تەحەمولی هەبێ زیاتر یعنی بەس جیاوازێکە من جیاوازی هەیە بۆ نمونە لە ئەوروپا مندووبی کە تۆ ئەیکێت یان ڕێکلامێ بۆ ئیشێکەکەیت زۆر جیاوازی هەیە وەگلەوەی کە لێرە من ئەو ڕێکلاماکەم ینی شێوەی بڵین قەنەعەت بەو کەسە ئەەکەی
جیاوازترە وەک لە ئەوروپا بە جۆرێکی تر ئیشەکە وەرەگرێ ئێرش بە جۆرێکی تر هەنێ جار لێرە دیکۆراسیۆن زیاتر دەوری هەیە لەوێ ئەو دەورەی نییە ئەو بەلایە گرنگە بۆنەکە بمێنێتەوە بۆنەکە خۆش بێ ئێستا من لەگەڵ هەردووکیانە عنی خۆم تۆزێت دەمچ کردووە ئەتوانم گونجاندوە دوو کۆمەڵگە جیاوازین بیرکردنەوەکانیشمان جیاوازن حتمما بەڵام ئەستەکەم تۆ ینی مینەکە دووەرگرتووە لێوەی چۆن ئەڵێ بیرۆکەیەکە دووەرگرتووە لە هەردوو لەو تێکەڵت کردووە لە تۆزێکی ویست لێرە هەتاکو ڕاهاتم ینی بەوەی کە ئەوانی کە لێرە چۆن وەریەگرن یا چۆن ئەو بۆنیان ئەوێ یان ئەو ئیشە چۆن ڕایان ئەکێشی بۆی کە بتوانن ینی تۆ ساغێکی تۆ ماڵەیان بیناسیێنی بەزیتر ڕاهاتم لەسەریەوە باشە بەس ئێوەت کردوتت ئەم کۆمپانیایی کە کاری لەگەڵا ئەەکەی زیاتر بڵێن کاری کۆسماتیکیش ئەەکەن و کاری بوون ئەوانە لە بەرنامەتانی ئەم بڕاندت گەورەترکەی بۆ نمونە ژیاب کۆسماتیکیش بۆ نمونە ژیا بەرهەمەکانی تر لە بەرنامەتە لە بەرنامە هەیە لە سەرەتاشەوە هەر ئەوە لە بەرنامەما بۆ بەڵام لەو کاتێک کە منم براندم داناوێتتر تۆزە وەزعەکە خراپ بۆ بۆیە تۆزێ سستە ئیشەکە ئیشەڵا سستیش نابێت هەوڵی بۆ ئێم کە چەندین بابەتی تریش بخەمە ناو کارەکەم و هەر بۆن نەبێت ماوەی چەند ساڵم ئیشاکەیت تقریبی سەر و 2 ساڵە ساڵ عنی لەگەڵ دەستپێکردنی کۆرۆنا و ئەم قەیرانە دارایی و هەمووی بەسەر یەکا کەوتووە تۆزی ئەوە بۆ هەر نەک لێرە لە کوردستان لە ئەوروپا لە هەموو جیان ینی تۆزە ئیشەکە زەحمەت بۆ ئێستا بۆیە بە تۆزە بە سستیە ڕۆبەسی تر هەر کۆڵناین و بەردەوامە بین دەستە خۆش بێ خۆی هەمیشە ئەو هەنێ کاریژێ یان ماوەیەکی زۆری ئەوێت تا ئاچێتە ناو خەڵکەوە بێگومانۆکو براند شتێکی ئاسان نییە کە تۆ بخیتە بیناسێنی ئەو کاتی ئەوێت پێشتر باسی کردکە لە دەرەوەی وڵات ژیاویت بزانم ئەو بزنزێک کە هێناوتەتە ناو کوردستانەوە لەگە بزنزی خانمانی دیکەی ئێرە چۆن ئەیبینی بزنس لە هەرێمی کوردستان بە تایبەت بۆ ئافرەت چۆنە بینی تا چۆن لەگەڵ ئەوەیە کە خانمان خاوەنی ئابوورکی سەر بەخۆی خۆیان بن تا ڕادەیەکی زۆر باش بەم دواییانە ئەیبینم کە ئافرەتانمان سوپاس بۆخوا خاوەنی ئیش و کاری خۆیانن هەساون بە دروستکردنی براندی خۆیان بە ئیشی خۆیان زۆر خۆشحاڵم بەوە و زۆر لە دوور و نزیک بە کەم و بە پوختی یارمەتی چەند کەسێکیشم ماوە لەو بوارە کە بتوانم یعنی پشگیری هەموو ئافرەتێکەکەم کاسە بە ئیشکردن لە زۆر کارە لە زۆر کارە بەڵێ بەس لە بۆنە وابزانام کەسێک هەیە یان دوو کەسەرەوەنا بیناسم ینی کە لە بۆنە ئیشی کرد بێت ئەوانش کردوانە بە براند و کوبزانی یاخۆت هەر وڵی زۆر متابعیان ناکەم بەڵام هەر ئەوانیش براندێکی باشن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئیشەڵا لەگەڵ توێ بزانم ژیاخان کورسی ئەم کاری تۆ لە چیایە هەمیشە کە باس لە کارێکەکەین ئێمە بەس بەڕ و کەشکارەکە ئەبینین پێشەوەی دەستی بێنن جا ئەوە چیان لەگەڵ ڕێزم بەداخەوە لە کاری ئەوی بەرامبەرەکەمان هەمیشە کەم ئەەکەینەوە لێ پشگیری بکەین بزام هەتا نەچیتە ناو ئیشەکەش نازانی کورسی ئەم کارە لە چیایەتر هەر ئیشێ بێت بزام کورسی کارەکەی تۆ لە چیایە هەموو کارێک هەموو ئیشەکە دەسیتێ بە ئاسانی دروست نابێت مستحیل یعنی ئەگەر بەسیترین شتیش بێ بەڵام قورسی ئەم کاری من ئەوەیە کە من خۆم لێرە نیم من پێکم لە ئەوروپا و پێکم لێرەیە لە کاتێکا لەوێژە بە ئیشکەم و دایکی دوو مناڵیشم ینی قورسە تۆ زەحمەتە هاتوو چۆ بکەیت ینی خۆتە زانی ئەگەر خۆت لەسەر ئیشەکەش نەبیت بۆ جۆرە ناڕۆکە خۆت ئەتەوێ بە باشی ناڕێسە من زۆر مشتریمەیە کە تەلەفۆنم بۆکەن یان ئەمەم بۆنیان ژیا خانخات وشایان خۆت لەوەیت بین هەتا تۆزێ باسی ئیشەکەمان بکەیان بۆنێکمان بۆ هەڵبژێری کە بتوانین ئیتر بەکاری بێنی کە ئەڵێم نا ئیتر وەکو شتێک ئەها سار دەبێتەوە یان حەزەکە خۆم لەوێ بێت بۆیە تۆزە زەحمەتە ینی کە خۆت لێرە نەبیت ئەجا کە هاتوو چۆشکی قورسی و ئیشەی من لەوایە کە من لێرە نیم مناڵیش کە بەجێ هێڵی مەسئولیاتێکە و دڵ هەمیشە لەلایەتی و ئیش لێرە و ئیتر قورسێکی لەوایە بۆ ئەم ئیشەش بەڕاستی کە تۆ سەیەکی ئاڵێ مەشوشێ بۆ نەچێ ئەوە ئاسان نییە تۆ من لە کاتێکا کەمێ بیکەم بە براندی خۆم ئەبێ تۆ ئەمە دیزایانی بۆ بکەی ئەمە کارتۆنی بۆ بکەی ئەمە بینێریتەوە ئەمە تۆ ئەبێ لێرە کۆمپانیات هەبێ ینی شتێکی
ساغی بکەیتەوە ساغی بکەیتەوە. زۆر ڕاستە. دیزاینی بۆنەکانت خۆت ئەیکەیت؟ بۆ نمونە دیزاینی شوشەکەی و بڵین ئەم سەرەکەی و ئەمانە خۆت دیزاینی کردووە؟ نا ئەوە لە کۆمپانیا ئەڵمانیەکەیە، یعنی خوان ئەو دیزاینان هەبوو بەس خۆم ئەوم هەڵبژارد، یعنی بۆ خۆم بەس بەپێی بە مرۆری زەمەنیش ئەگۆڕێ. ئێستا بۆ نمونە پێشتر ئەو شوشەیە بوو، ئێستا کراوە بەم شوشەیە. تۆزە قیاسی بچکۆلەتر و نە هەر قیاسی 100 میلە هەردووکی، بەس ئەوە جۆرێکی ترە، شێوەیەکی ترە، بەڵە بەرزترە. ئەم تۆزێ یعنی پانترە بۆیە بۆ جۆرە بچووکتر دەرەکەوێت. ئەگەنا هەر 100 میلە. ئەمە بۆ جانتاژ باشترە. بەڵێ لە بەرنامەشمان هەیە ئێستا تقریباً بۆ دووسێ دانە تێستمێناوەتەوە، نیوەی ئەوەی 50 میلیش ئەخەمە بەردەست. ئەوەش بیرۆکەیە. بەڵێ. هەم لە ڕووی نرخیشەوە هەستەکەم باشتر بێ، هەم بۆ هەڵگرتنیش هەستەکەم باشتر بێت، چونکە عادەتەن خانمان زیاتر حەزەکەن بۆن لە ژانتایە بێ وایە دایمە ئەگەر کاسەکەی بچکۆلەتر بێ و هەمان بوون و کوالیتی بێ کەشەکەی نابێ. ئەوەش لە بەرنامەمانە هەیە، یعنی 50 میلە کەشەکەیتە بەردەست. زۆر باشە، بیرۆکەیەکی زۆر باشە. بزانم جیاوازی ئەم بۆنانەی ئەم بۆنەی خات و ژیا لەگەڵ بۆنێکی ترا چییە؟ بزانم جیاوازەکەی ئەمە چییە؟ بۆ نمونە من ئەمە بکڕم یاخود بۆنێکی تر بکڕم، چی تایبەتمەندیەکی لە بۆنەکانی تۆیە هەیە؟ بەڵێ. بۆنیشی زۆر خۆشە ئەمە دوای پێم بڵێ ئەمە فاڤۆریتەکەی خۆمەوە، هەر خۆم بەکاریشی هینیشی هەیە، ینی مشتریشی زۆر. چی و چی ئەمە پێشەوەی ئەوە لە ڤانیلا و یاسمین و ڤانیلا و داری شیرینە. دیارێکسەر شیرینە. باشە. بزانم جیاوازی بۆنەکانی دیارە ڕاستەکەی، بزانم جیاوازی بۆنەکانی خات و ژیا لە چیایە؟ پێکگومان من 26 جۆر بۆنم هەیە، 10 جۆری تایبەتە بە پیاوان و 16 بە ئافرەتان. و جۆرەکانی ژیانی زۆرن، بڵین زستانی تایە، هاوینەیە، فێنک، یان بەقوات، یان شیرین، یان تیژ. یعنی بۆنم هەیە بە هیچ نوعی گوڵیتیانێ، چونکە هەنێک کەسێک کە حساسەتی بە گوڵ هەیە، بە گوڵەکان هەیە. بۆنم هەیە کە گوڵیتیانە، هەنێک کەسێ حساسەتی بە بەهاراتەکان هەیە، ینی ئەو گژووکیانە ئەوانەشیتیان، ینی بەپێی ئەو کەسەی کە خۆی ئەڵێ من بۆنێکم ئەوێت بە هەر بەهاراتیان بیان گوڵیتیانە بێ. بۆنم هەیە بۆ نمونە میوەی وشکی تایە، یانیەوە ئیتر جۆرەکان زۆرن. تا چۆن ینی خەڵک گرنگی بەوە ئایا بۆ نمونە ئەمە بخوێنێتەوە ئەمە ئەوەی ئەوێت یا خودت هەر حەزەکە بۆنێکی خۆش بێت؟ لێرە بەداخەوە ینی دیقەتی ئەو شتێکم ماوە لێرە، کەس گرنگی بە کارتۆنەکە و بە پشتی کارتۆنەکە و بە شوشەکە کەچی لەسەر نووسراوە نایات، بەس تەنها بۆنیە کات. ئیتر ناڵێ ئەمە چی تایە چیتیانە. من خۆم پرسیارەکانەکەم، ئەڵێم هەنێک کەس هەیە یەت ئەڵێ من حساسێتم بە بۆنەکەم ئەپژمم، یعنی نازانێ حساسێتی بە چی هەیە، نازانێت پێکاتەکانی چێکابێتە هۆی نازانێ. منیش ئەڵێم سێری پشتی کارتۆن تۆ حساسێتت بە چی هەیە ئەبێ بزانی. زۆرجارە من بە گوڵ حساسێتمێ کە بۆنی گوڵەکەم ئیتر ئەترێکم ماوەتێکە میوەیتیایە، یان ئەترێکم ماوەتێکە بۆ نمونە بۆ چەرمە و بۆ لە دار و ئەم شتانە دروستکراوە کە بۆنی کردووە پێی نەپژمیوە، یعنی وتێتیوەڵا سیر بۆ بەلایە. یعنی لێرە گرنگی بە پشتی کارتۆنەکە نان کە چی لەسەر نووسراوە. باشە. بە زمانی هەر ئینگلیزی لەسەری نووسراوە، بە سێنەوە زمان لەسەری نووسیم، یعنی کوردی تایە ژیاخان؟ نەوەڵا بەس ناو. بۆچی؟ لە بەرنامەتان یە کوردیشی لە بەرنامەما هەیە، وەک گوتم من لەوێ ئەوە دروست دەکەم. لێرەش زۆر داوام کردووە کە پشگیریکی باشم کرێ کە بتوانم یانی کۆمپانیا بێنمە ئێرە هەتا بتوانم لەسەری بنووسم میدی ئین کوردستان. خۆزگە بمتوانێت میدی ئین جێرمەنی خۆزگە و بە کوردستان. بەڵێ ئیشەڵا ئەوانەش ئەبێت، بەس گرنگەوەی من بیناسێنم جارێ، بەس لە بەرنامەشا هەیە کە بە کوردیش لەسەری بنووسم، بەس باوەڕکە خاتم گیان لێرە کە شتێک ئەبینن بە کوردی لەسەری نووسبێت بە نەوعێکی تر سیر ئەکرێ، بە ئۆرجینال سەیری ناکەن. یعنی ئەڵێ من ئەمە تەقلیدە، بەڵێ بۆ جۆرە سیرەکەن. و دوای ئەوە من بۆیە بە کوردێکەش لەسەری نانووسم، چونکە ئەم براندە بکەمە براندێکی جیهانی. یعنی ئەگەر بە کوردی لەسەری بنووسی تۆزە لەوەی زەحمەت بێ بۆ ئەوروپا و بۆ شوێنەکانی زمانێکی تازە بێ. ئێستا من لە پشتەکەی بە 3 زمان لەسەری نووسیمە، 4 زمان کە لە چی پێک هاتووە. مەلای من یعنی حەزەکەم ئینتەرناشۆنال بێ، بەس ئەوەیە براندەکە کە ئەی خوێنی تۆ ژیاییتر، ینی ژیاوە بزانم لە هەموو شوێنێک
هەر کەسێک بخوێنێتەوە زانێ ینی ئەگەر کورد بێ زانێکە کوردیە. وە بەتەکیت باسیەوت کرد بۆنی ئافرەتانی شدێ و پیاوانی شدێ بزانم مناڵانت بۆنی مناڵانت نییە؟ نا من بەڕاستی لەگەڵ ئەوانیم کە مناڵ جارێ بۆن بەکاربهێنین بەس لای خۆمان ئەوە هەیە بەس لێرە هەیە لە ئەوروپا ئەوە نییە بەڕاستی بۆ مناڵیش بەکارهێنی نا لەوێ بۆ مناڵ بۆن بەکار ناهێنرێت لەوێ عادەتەن بۆ یعنی بۆن بەکار نایێنێ مناڵ نازانم شتێکە من لێرە بیسوومە بەس وای منیش هەنێک کات پرسیارم کردووە ئەڵێن بۆن زۆر کەم یار بەکار نایە زۆر کەم بەکارە چونکە مناڵ تا ڕادێک یعنی بۆنی نییە تۆ ئینسان کە گەورە ئەبێت هۆرمۆناتەکان وای لێ ئەکا کە بۆنی عارەقی هەبێ یان شتێک مناڵ پێسی بۆ نییە جارێ بەڕاستی. باشە ژیاخان با ئەگەر زیاتر باسی بەڕاندەکە نەکەین تایبەت قسە بکەین لەسەر بۆنی تایبەتمەندیەکانی بۆن بزانم چۆن بۆن جیا بکەینەوە هەمیشە ئێمە بە هەڵایە ئەسچین هەنێکات پارەیەکی زۆرین بە بۆن منە سێرەکەین ئۆرجیناڵ نییە چۆن بزانین بۆنی چاک و خراپ لە یەک جیا بکەینەوە تایبەتمەندیانە چیەکە لە بۆنێکی چاکە هەبێ کە زۆر بمێنێتەوە چۆن جیایکەینەوە؟ وەک ئاماژەم پیادە پێشە یەک تۆ با لێرە باسی شتێ بکەم هەموو ئینسانێک کە لە پێسیا مادەیەکی تایە هەر ئینسان و جۆرە مادێکش ینی مادەکان وەکو یەکتر نییە پێ ئەوترێ فەرەمۆنە ئەو مادەیکە لە پێسی ئینسانە ینی بۆنی خۆت بۆنی پێستەکەی خۆت هەر مادەی جۆرێکە جەنابەت جۆرە بۆنێک بە تۆ ئەکەوێت ینی لەوەیە مادەیەکی تیابێ لەگەڵ ئەو مادەی توان نەگونجێت بۆنەکە نمێنێتەوە یان خۆش نەبێت بە جیسمی تۆ کە تێکەڵ بۆ هۆرمۆنەی بۆ فێرمۆنی پێستەکەی خۆت ئەبێ ینی ئەبێت تۆ بە مرور زەمەەوە بۆنە بدۆزیتەوە کە لەگەڵ خۆتا گونجاوە ئێستا من دۆزیمەتەوە بۆنێکم دۆزیێتەوە کە ئەزانم ئەم بۆنە لەگەڵ پێسی منە لەگەڵ فێرمۆنەی منە وا بزەم لە وڵاتێکی عەرەبیشە ئێستا کەوتۆ خۆتت دروست کردووی بەڵێ لە وڵاتێکی عەرەبیشە ئێستا بیسوومە ئەڵێن لەسەر پێسی ئەو ئینسانە کە فەحس ئەکرێ لەسەر پێسی ئەو ئینسانە بۆنی بۆ خۆی دروستەکرێ ئێستا وای لێ هاتووە ئەمە بیرۆکەیەکە کە ئێستا دۆزراوەتەوە ئەڵێن لەسەر پێسی ئینسانەکە خۆی بۆنەکەی بۆ هەیەی بزانن چی شتێکی بۆ ئەو گونجێ و چ شتێکی بۆ گونجێ ینی ئەو زۆر کەزانی هەتا ماوەیەکی زۆر ئەو بۆنە نادۆزێتەوە کە لەگەڵ ئەو مادەی پێسی خۆیان ئەدۆ ینی ڕێ ئەکەوێیان ئەگونجێ هەنێک کەسە من بۆنی زۆر گرانی شەکرم مارکی زۆر باشیش ئەکرم بە منەوە نامێنێتەوە ئەو مادێ بەڵێ ئەو مادەیە کە لەگەڵ ئەو مادەی پێسی خۆتان ناگونجێت ئەمە یەک دووهەم جیسم هەیە ساردە بەعام یعنی وشکە ئەو پێستانی کە وشکن بۆنیان پێوە نامێنێتەوە ئەمە پێستت وشک بێت بەڵێ پێست وشک بێ بە هیچ نوعیانی لەوەیە دوسێ ساعت بۆنی بێ بەڵام پێوەی نامێنێتەوە پێسی وشک پێسی سارد بۆیە تا ئەتوانی ئەو شوێنانەی کە حساسن ئەو شوێنانەی کە گەرمن ئەو شوێنانەی کە عارەقەکەنەوە زیاتر یان ئەو شوێنانەی کە تۆ ئەتوێ بۆن بەکاربێنی بۆ نمونە ئەتوانێت ئەو شوێنانە پێم خۆش بزانم لە چ کاتێکا بۆن بەکاربێنین و بین لە چ شوێنێکی جسممان عادەتەن ئێرە ئینسان دائیمە گەرمە پشتی گوێ بەڵێ گەرمە عارەقە کاتەوانەیە و هەمیشەش یعنی هەر تۆ بەلای هەر کەسێکی شابڕۆی ئێرە بۆن ینی لە دەرە ینی بۆن ئەکرێت ئەمانە دەست کاتێک کە دەست ئەزۆڵێن قسە ناشبێ بڵاو بکرێتەوە چونکە ئەو بەڵێ ینی دەست عادەتەن کە تۆ چیتە شوێنێک دەست ئەجوڵێنیمانە ئەو بۆنە بڵاو بێتەوە بەم شوێنانەوە بە پشتی گوێ زۆر کەسەڵێ بەقش بەکارێن ئەوە پێش بەرنامە پرسیارەوە زەرری بەقشەیە بەڵام بەقژی شەو عادەتەن زۆر ئەمێنێتەوە ئەمێنێتەوە وایە چونکە قش شوێنێکە عادەتەن دائیمە گەرمە و عارەقی شەکاتەوە چەورە پێستی سەر ئەو شوێنانە ینی کە باشە کە گەرمن کە عارەقەکەنەوە بۆنەکەی تا بەکاربێن بۆ ئەو کەسانەشی کە پێستیان وشکە ئەتوانن ڤاسلین هەیە بۆ کرێمێکە بۆنیتیانە هیچ مادەیەکی تریتیانە لە پێشا یەک تۆز ئەو شوێنەی پێچەوتکەن ئەجا بۆنەکەی پێ لێبن زۆر باشە بۆنەکە ئەمێنێتەوە زۆر باشەوە بیرۆکەیەکی باشەوە بزانم بەپێی وەرزەکان بەپێی شوێنەکان ئێمە بۆن بگۆڕین بۆ نمونە ئێمە لای خۆمان ئێستا
وایە ئەگەر بە عام قسە بکەم بۆنی بازار و دەوام و ئاهەنگ ومان یەک بۆنە گرنگەوەی بۆن بەکاربێنین بزانام ئەمە تا چەند هەڵەیە بۆ نمونە بەپێی وەرزەکان بۆن بگۆڕین بەپێی وەرز بەڵێ وەکو ئێستا باسم کردیانی کە تۆ جیسمت گەرم بێت بۆن زیاتر ئەمێنێتەوە لە هاوێنیشە ئینسان دایما جیسمی گەرمە عرەقەکاتەوە پێویستە تۆ بۆنی هادئ بەکاربهێنی یعنی هەچەند هادئ بێ و بە قوتیش نەبێ تۆ بە جیسم تۆ زیاتر ئەمێنێتەوە چونکە تۆ جیسمت گەرمە لە هاوینە عرەقەکەیتەوە ئەو بۆنە هادئانە پێویستە بەکاربهێنی بۆنەکانت ئەوە فراهم کردو بۆنە بۆنی هاوین و بۆنی زستان بەڵێ زۆر باشە بەڵێ ئەجا لە بۆنی لە ستانە وەکتمان جیسم ساردە پێویستە بۆنە بە قوتەکان بەکاربهێنی لەبەرەوەی کە تۆزێ زیاتر پێتەوە بمێنێتەوە تۆ چیتە دەرەوە بۆ سەرمایە پێستە دووشکە بێتەوە یەک ینی جیسمت ساردە بۆنیش عادەتەن بۆ شوێنە سارد و وشکانەوە کەم ئەمێنێتەوە بۆ بۆنی بە قوت بەکاربێنی لە زستانەوە بۆنە شیرینەکان بۆنە بە قوتەکان لە زستانە ئەبێ بەکار بهێت زۆر باشە پرسیایی ڕەنگەکانت لێ ئەەکەم خاتوژیا بزانم ئەم ڕەنگانە ئەسا ئەمە ڕەنگن یاخود ئەو پێگاتانەیە کە لە ناو بۆنەکەیە بەکارت هێنا ئێستا ئەمە وتە دوانێ لاو گوڵی یاسەمین ئەوانە هیچی ڕنگنین ئەی ئەمەیان لە پشتی نووسراوە چونکە من زۆر ناتوانم لە پشتی کارتۆنەکەیان نووسراوە کارتۆنەکەی بەس ئەوە ئەتوانم بۆنی دڵخوازی خۆتە بەڵێ چونکە بۆنەکان زۆر ناتوانم یعنی هەموو لە مێشکماین بێ بڵێن لە چیە و لە چیە بەس ئیتر بەپێی ئەو مادەیە بەپێی ئەو شتانەی کە تایەتی ڕەنگەکە ئەگۆڕێت بەپێی لەوەیە ئەو ئەمە ئێستا ئەم پرتەقاڵی کە لەبەر دەست جەنەبتایە قاوەی تایە بەڵێ ئەوە قاوەی تایە بۆیە ڕەنگەکەی تۆزێ بۆ تەقاوی عنی هیچی ڕەنگ نییە ڕەنگی ئەو مادانەی کە تایەتی خۆی ئەو شتانی کە تایەتی بەپێی مادەکان ئەگۆڕێ ڕەنگ ئەمەش کچانێ بەڵێ خۆشان بۆن ئەمە خۆشەمێن بەس تۆ خۆت باشترینە هەڵبژارد بەڵێ خۆم لێ ئەزانم ها بەتایبەت بۆ خۆم بەتەکید وە بزانم تا چەند تا ئێستا خاتوژیانی خەڵک تا چەند گرنگی بە بەکارهێنانی بۆنێن ئەوەی بیبینی لە ناو ئیشەکەی خۆتە بەڵێ وەڵا ئێستا زۆر باشە بەڕادەیەکی زۆر باشانی بۆ تا شتێکی ڕۆژانەی هەموو کەسێک ئێستا دیقەتم ماوەیانی خەڵک ڕۆژانە بۆن بەکارەهێنێ پێشتروانە بوو نازانم ئەکەوتە سەرچی ئەکەوتە سەرەوە و بارودۆخی کە خەڵکی تابوونەیە توانی بۆنێ بکرێ بەڵام ئێستا سوپاس بەخوای بینم کە بۆتە شتێکی ڕۆژانی هەموو کەسێکیان ڕۆژانە هەموو کەس بوون بەکارەهێنێ زۆر باشە لەگەڵ نرخات چۆنی پێش بەرنامە وتت ئەو خاتو ئەو کەسانی کە قوتابین دایمە داشکاندنیان بووەکەم پێم خۆشە ینی باسێکی ئەوشی هەلێکی باشە بۆ خۆت بەڵێ من لا موشێنە پێمەڵێن نرخەکان بڵێ من ئەو کەسانی کێنە ئەوێ نرخماڵێکی پێ ئەڵێم چونکە نرخەکانە گۆڕن گۆڕانکاری لە بەسەرەوە جا پرسیاری شەکەم هەنێک کەسێت قوتابی ینی پێویستە تۆ لای یارمەتی بێ قوتابیم هەبووە مشتری زۆری حەز پێ بووە کە ڕێوێتی جارێکی تری سوێتیەوە دیسان بەس قوتابی بۆ تو خاچیان توخوا خاترم گریانی لەبەرەوە بڕیارێمە بۆ قوتابیانە ینی وەکو کۆدێک هەیەە هەمووکەیەن زۆر باشە دەستە خۆش داشکانیان هەیە یان ئەو کەسانێک کە لە بێلانەکانن یان نەخۆشییان لەگەڵا بۆ ئەوانش داشکان نم کردووە زۆر باشە بۆیە نرخەکانە گۆڕێ و ئیتر دەستە خۆش بێ نمونەیەکی باشی دەستە خۆش و بیرۆکێکی زۆر باشیشە من شتێکی ئەو تۆم نەماوە خات و ژیاگەر خۆت شتێکت ما بە باسی بکەی پێم خۆشە من زۆر سپاسی ئێوەکەم هەندوم کردن سەرکەوتوو بن هیوادارم کە هەموو ئافرەتێک کە دەستڕنگینیەکی تایەیان بوێ کاری بکان نەترسێ بە بێت چاو نەترسی ئیشەکەی بکە بڕۆ بەرە ڕووی ئیشەکەی باوەڕ کە سەرکەوتن بەدەست ئەهێنێ چونکە هەموو ئیشێک ماندووبوونی لە دوایانی هەتا ماندوو نەبی پێوەی ناتوانانی بگەی بۆی کە خۆتەتەوێ هیوادارم و ئافرەتانش کە لێرە و لە هەر شوێنێکی دنیا هەن بەهرەیەکیان تایان حەزەکەن ئیشێ بکەن هەسن بۆ ئیش و خوا یارمەتیان بە و ئێمەش هەچیمان پێ بکرێت لە خزمەتیان نابین و سپاس بۆ ئێوەش دەستخۆشی بۆ تۆ ژیوای سەرکەوتنە بۆ خوازم دووبارە خاتوژیا سپاسانەکەم مەمنون زۆر سپاس بۆ خاتوژیا کەمال کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر بڕاندەکەی کە بڕاندی بۆ نیژیایە بە هیوای سەرکەوتن دووبارە بۆ تۆ تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ